بێگومان کەرتی گەشتیاری هەرێمی کوردستان قسە و باسی زۆر هەڵئەگرێت لە بەرەوەی کە کەرتێکە کە ئەکرێت بە پەرەپێدانی داهاتێکی جێگیر و هەمیشەی بۆ هەرێمی کوردستان، داهاتێکی نانەوتی جێگیر و هەمیشەی بۆ هەرێمی کوردستان بەدەست بکەوێت، بە تایبەتی ئێستا کە بیرۆکەی گەشتیاری زستانە دروست بۆ بۆمە بەستا ئەچمە هەولێر. سیروان تۆفیق بەڕێوەبەری بە بازارکردن لە دەستەی گەشت و گوزار لەگەڵمانە. کاک سیروان سڵاوت لێبێ. سەرەتا مەوێ بزانم کە بەپێی زانیاریەکانی ئێوە، بەپێی داتاکانتان، ژمارەی گەشتیاری زستانە لەم زستانەیە بە تایبەتی لە هەرێمی کوردستان بە چ شێوەیەکە؟ سوپاس ئێوارەی ئێوەی بەڕێز و بینێرانی خۆشەویست باش. بێگومان ئاماژەکان دڵخۆشکەرن کە ئەم ساڵ بەهۆی بەفربارینێکی زۆر، ڕێژەیەکی زۆر بەفربارین لە هەرێمی کوردستان کە وای کرد لە چاو ساڵانی ڕابردوو زووتر باری، لەگەڵ تێکەڵاوکردن بە پلان استراتیجیەکەی دەستەی کەشت گوزار لە حکوومەتی هەرێمی کوردستان کە پلانێکی استراتیجی هەیە بۆ ئەوەی کە کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان لە هەموو وەرزەکان هاوتەری بڕۆن، چکە پێشتر لە ڕابردوو تەنیا گەشتیار زیاتر لە هاوینان سەردانی هەرێمی کوردستانەکرد، بەڵام دوای دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان دەستەی گشتی گەشت و گوزار لە ڕێی وەزارەتی شارەوانی گەشتەوە پلانێکی استراتیجی پێشکەش کرد بۆی بتوانین ئەم کەرتە وا بکەین لە زستانانیش هەمان ڕۆڵی ببینێ بە زیاتریشەوە، چکە ئەوەی ئێمە لە کوردستان هەمانە کەرتی گەشتیاری بە تایبەتی وەرزی زستان هیچی کەمتر نییە لە چاوەڵاتانی دنیا. بێگومان ڕەنگە لای ئێمە ئیمتیازی کەشە بێ زستانێکی کەشێکی لەبار و گونجاومان هەیە بۆ کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان. باشە کاک سیروان، ئێوە بێگومان لە هەموو ڕوویەکەوە بە دوواداچوون و پێداچوونەوە ئەکەن بۆ ئەم بابەتانە. پێتان وایە کام ناوچانایان بەپێی داتا و ژمارە و زانیاریەکانتان کام ناوچانە لە هەرێمی کوردستان زیاتر توانستی ئەوەی تایە کە گەشتیاری زستانەکەی پەرەی پێ بدرێت و پارەی تیا خەرج بکرێت و چاوەڕێ ئەوە بکرێت کە داهات باتەوە؟ دەزانی ئێمە لە هەرێمی کوردستان هەش بەڕێبەرایەتی گشتیمان هەیە لە 4 پارێزگا و 4 ئیدارەی سەربەخۆ. بە بۆ چوونی ئێمە لە سلێمانی، لە شارباژێر، لە پیرەمەگرون، لە سۆران، لە حەسەنبەک و هەڵگورد، لە دوهۆک، لە چای گارە، ئەم سێ شوێنە لە هەرێمی کوردستان دەتوانین و بەرهێنانی باشی لێ بکەین لە بواری کەرتی گەشتیاری زستانە، چکە هەم زستان زوو بەفری لێ دەبارێ، هەمیش بۆ ماوەیەکی دوور و درێژ دەمینێتەوە، هەمیش هەڵکەوتەی ناوچەکەی و سروشتی ناوچەکەی وای دەکە گونجاو لەبارە بۆ پەرەپێدانی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان بە تایبەتی وەرزی زستان بە ئاسانی و دەگەنە و ڕێگاکانیش گونجاون، خزمەت گوزاریەکان گونجاون. بۆیە بە بڕێی من ئەم سێ شوێنە بۆ گەشت لە سێ پارێزگایە ئیدارە سەربەخۆی دەتوانین زیاتر پەرە بە کەرتی گەشتیاری زستانە بدەین و وەبەرهێنەری خۆمان بێن لێرە، وەبەرهێنانی تێدا بکەن بۆ ئەوی بتوانین بێتە سەرچاوێکی داهات بۆ خەڵکی ناوچەکە. باشە، وەبەرهێنان لە ناوچە بەفراویەکان، ناوچە شاخاویەکان بە چه ئاراستەیەکە بڕوات بۆ ئەوەی کە ئەو ناوچانە گەشتیاری زیاتری بۆ بجێواتە پێویستە کام ژێرخانانەی کاری تیا بکرێت و بەرهێنانی تیا بکرێت بۆ ڕاکێشانی گەشتیاری زیاتر؟ بۆ خۆی گەشتیار کاتێک سەردانی هەر شوێنێکی گەشتیارەکە بە تایبەتی ئەوانەی لە دەرەوەی پارێزگاکانی ناوەندەکانی شارن، یەکەم شت ڕێگاوبان یەک لە هۆکارە سەرچیەکانە، دووەم پاراستنی ئەمن و ئاسایشیانە لە خۆی گەورە بە زیاد بێ، پشتیوانی بە هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان بۆ پلانە استراتیجیەکەیە هەرێمی کوردستان لە ڕووی ئەمن و ئاسایشەوە زۆر بەرقەرارە. دووش ڕێگاوبانەکانی ئێمەش ئێستا بەرەو باشی ڕۆیشتوونە، کاری باشکراوە لە ڕێگاوبانەکان، کارە بابەوە بۆتە 24 کاتژمێری. بۆیە هۆکاری سەرەکی ئەمن و ئەمان، پلانی استراتیجیەکەی ئەمن و ئەمانەکەی ڕێگاوبانەکەی وا دەکات گەشتیار بتوانێت ڕوو لەو ناوچانە بکە بۆ ئەوی وەبەرهێنان. ئەم کاتێک ئێمە وەبەرهێنان شوێ کەرتی گەشتیاری زستانە کرا لەو ناوچانە، یعنی دەبێتە هۆی بژانەوەی ناوچەکەش، یعنی ئەو کاتی بەس پەرا بە بژانەوەی ناو شارەکان، ناوەندی شارەکان نادرێت. وا دەکات ئەمەوە ئەگەر لە پیرەمەگرون ناوچەکە بێت، لە دەرەوەی ئیدارەی سۆران بێت، خەڵکی ناوچەکە سوودمەندی یەکەمە بن لە پەرەپێدانی کەرتی گەشتیاری لەو ناوچانە. بۆیە هەرێمی کوردستان لەبارە بۆ ئەوی بتوانین پەرە بە کەرتی گەشتیاری زستانە بدەین بۆ پێی ئەو پلانە استراتیجیایی کە دەستەی گەشت و گوزاردای ڕێشتووە تا ساڵی
2030 کە پلانە 6 ساڵە پێشکەش بە حکوومەتی هەرێمی کوردستان کراوە بە خۆشحاڵیەوە پەسەند کراوە لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بۆیە ئێمە داوا لە ڕێ ئێوە داوا لە بەرهێنەرەکانی خۆمانەکەی و بەرهێنەری بیانی ئامادەنا ئێمە لە ڕێگای دەستێ و بەرهێنانەوە چەندین کاری هاوبەش کراوە بۆی بتوانین لە ئایندە لە بەرهێنەری بیانی ڕاکێشین بۆ ئەم کردە بەڵام ئێمە پێمان باشە زیاتر و بەرهێنەری خۆمان بێ لەم سێکتەرە و بەرهێنان بکە بە تایبەتی لە ناوچە دوورە دەستەکان یا خوشاخەوەکان بۆ ئەوی وا بێت خەڵکی ناوچەکە و هەم سوودمەت بێ ببێتە ئەوەی کە هەلی کاریش بڕخسێ بۆ خەڵکی ناوچەکە ئەو شوێنانی کە ئەو پرۆژە گەشتیارانەی لە ئەنجامەدرێت. کاک سیروان ئەزانین کە هەرێمی کوردستان بەهۆی ژینگەکەیەوە بەهۆی هەڵکەوتەی جوگرافیەوە بە زۆر هۆکاری تر ئەمن و ئاسایشەکەیەوە توانستێکی باشی هەیە بۆ ڕاکێشانی گەشتیاران و گەشتیارێکی زۆر ڕووی تێکەنجەی سەرنجی گەشتیارانە بە بارودۆخی گەشتیاری ساڵی 2025 بەراورد بە ساڵی پێشووتری بەراورد بە ساڵی 2024 چۆن بوو ئایا گەشەی بەخۆیەوە بینی یاخودنا پاشەکشەی کردووە لە ماوەی ساڵی ڕابردووە؟ بێگومان بە پێ ئەو پلانی دەستەی گەشت و گوزار هەیەی ساڵ بەستا ئەمەچکۆ پلانێکی دوورخایانمان داڕشتووە کە تا ساڵی 2030 ئەگەڵ هەموو هۆکارەکان بەرئەنجامەکان بەرەم ئەو ئەمن و ئاسایشەی هەیە ناوچەکە بۆ بەرقەرارە بڕۆ ئێمە ڕێژەی گەشتیاری بگەێنینە نزیکەی 20 میلیۆن گەشتیار نەخێ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ئاماژەکان ئەوەن ڕێژەی گەشتیاری بەراورد دیگەن بە ساڵی 24 زیادی کردووە هەم لە ڕێژە گشتیەکە هەم لە ڕێژەی هاتنی گەشتیاری بیانی ئێمە پێشتر ژمارەی گەشتیاری بیانی کە سەردانی هەرێمی کوردستانی کرد ئەوانەی مەبەستمانە لە دەرەوەی ناوەند و خواری و عێراقی عین لە وڵاتانی عەرەبی لە وڵاتانی کەندا و لە وڵاتانی ئەوروپا سەردانی هەرێمی کوردستانی کرد 5 بۆ 10 پێک ئەهێنا بەڵام ئێستا ئەم ژمارەیە بەرز بۆتەوە 20 بۆ 25 زیاتر پێک دێنێکەواتە ئێستا گەشتیاری بیانی زیاتر ڕوو لە هەرێمی کوردستانەکەن بە کۆمەڵێک هۆکار وای کردووە ئێستا ئەگەر 1 میلیۆن گەشتیار بێتە هەرێمی کوردستان زیاتر لە 200 بۆ 250 هزاری گەشتیاری وڵاتانی عەرەبین وڵاتانی کەنداون وڵاتانی ئەوروپا و خۆراڵاتی ئاسیا و ئەمریکان ئەمە چێکای دڵخۆشکەریە چکە ئەم وڵاتانە کاتێک دێن هەم پارەی جگە لە پارەکەی خۆت پارەوەی پێدەوترێ عمر لە سەعبا یاخود دراوەگرانەکان دێن لە هەرێمی کوردستان وا دەکات ببێتە هاندەرێکی باش بۆ بژانەوەی ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستان. باشە جگە لەوەی کە خۆی ینی ئەو تایبەتمەندیانە کە هەرێم هەیەی گەشتیاری هەندێک وڵات ڕاکێشێ بە ئۆتۆماتیکی بێەوەی ئیشی بۆ بکەیت بەڵام کاک سیروان ئێوە وەکو بەڕێوەبەراتی بە بازارکردن زۆرتر سەرنجتان لەسەر چ جۆرە گەشتیارێکە و لە چ وڵاتێکەوە ینی زیاتر بۆ ڕاکێشانی کام گەشتیارانە کارەکەن بۆ هەرێمی کوردستان؟ دەزانی ئێمە بەڕێوەبەراتی بە بازارکردن لە دەستەی گەشت و گوزار و لە بەڕێوەبەرە گشتەکانمان کارمان لەسەر چەندین پلان کردووە بە چەندین شێوازی جیاواز بە بازارکردنەکە دەست پێکراوە هەم لە بە بازارکردنی ئەلکترۆنی لە ڕێگای سوسیال میدیاکان لە ڕێگای بانگێشکردنی بلوگەرە ئەوانەی کە بلوگەر و یوتیوبەرن بۆ هەرێمی کوردستان و مانەوان لە هەرێمی کوردستان و سەردانیکردنی تەواوی شوێنەواری و گەشتیارەکان و بڵاوکردنەوەیان لە ڕێگای خۆیانەوە دوو ئێمە ئێستا لە ماوەی ڕابردوو کارمان لەسەر بەشداری کردووە لە کۆڕبند و پێشانگە گەشتیاریەکان لە وڵاتانی دەوروبەر ئێمە لە قۆناغی یەکەم هەوڵماندا گەشتیاری عەربی وڵاتانی عەربی و کەندا و زیاتر بێنین ئێرە ئێستا کار و پلان و استراتیژێتی هەرێمی کوردستان و دەستەی گەشت و گوزار ئەوەیە کە زیاتر بایەخ بە گەشتیاری ئەوروپی بدەین و ڕیکلام و بە بازارکردنەکانی خۆمان و ناسانەکان لەوێ بکەین چونکە گەشتیاری عەربی ئێستا لای ئاشکرایە شوێنە گەشتیارەکانی ئێمە دوایەوەی کە دەستەی گەشت و گوزار لە بەشداری کرد لە چەندین پێشانگا لە وڵاتی دوبەی لە وڵاتی ئیمارات لە شاری دوبەی ئێستا گەشت و گوزار پلانەکەی ئاراستەی وڵاتانی ئەوروپایە هەر بەم بۆنەوە لە ڕێگای شاشەکەی بەڕێستانەوە ڕایەگەێنین دەستەی گەشت و گوزار بە هاوکاری کۆمپانیەکان بە هاوکاری یەکێتی کۆمپانیەکانی فڕۆکەوانی گەشتیاری لە هەرێمی کوردستان لە ڕۆژی 21 تا 25 بەشدارە لە گەورەترین پێشانگا لە وڵاتی ئیسپانیا پێشنگای گەشتیاری کە بە چوارەمی پێشنگای گەشتیاریدا ئەندرێ لەگەڵ دەستەی گەشت و گوزار کۆمەڵە کۆمپانیای لە شارەکانی سلێمانی هەولێر دوهۆک زاخۆ بەشدارە بۆ ئەوی بتوانین لە ڕۆژی 26 مانگ گەورەترین کۆڕبەندی گەشتیاری هەیە لە نێوان دەستەی گەشت و گوزار و نوێنەراتی حکوومەتی هەرێم و وەزارەتی گەشت و گوزاری ئیسپانی بە ئامادەبوونی وەزیری گەشت و گوزار بە سوپاسەوە بۆ کاکدارەوان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان
لە وڵاتی ئیسپانیا کە 2 ساڵە ماوەی 3 ساڵە یاخودەوە بۆ سێمی ساڵە چێ زۆر بەچڕی کار لەسەر ئەوکە کە هەرێمی کوردستان لە ڕووی گەشتیاریەوە بناسێنی و هاوکار و پاڵپشتێکی باشی دەستەی گەشت و گوزار و حکوومەت هەرێمی کوردستان بووە کە بتوانانی ئەم کەرتە بە کۆمپانیەکانی ئێ بناسی هەم بە کۆمپانیا گەشتیارەکان بۆی گەشتیاری ئەوروپی ئیسپانی بە تایبەتی ڕاپێشین بۆ هەرێمی کوردستان هەمیش کۆمپانیاوە بەرهێنەری گەشتیاری ئیسپانی بێنین چونکە ئێستا وڵاتی ئیسپانیا قەدەغەی هەڵگرتو لەسەر هاوڵاتیانی خۆی بۆی سەردانی کوردستان و عێراق بکەن ئێمە ئێستا لە بەڕێستان ڕێی ڕۆژانە هەفتەی 2 بۆ 3 گروپی ئیسپانی ئەوروپی لە شارەکانی هەرێمی کوردستان دەبێنرێت کەواتە ئێمە ئێستا ئاراستەی دەستەی گەشت و گوزار و حکوومەت هەرێمیستان کە ئەوەیە گەشتیاری بیانی ڕوو لە هەرێمی کوردستان بکات. کاک سیروان ئەتوانین لە ئێستا بڵین کە گەشتیاری بووە بە سەرچاوەیەکی داهاتی جێگیر و هەمیشەی بۆ هەرێمی کوردستان بێ لە بەرچاوگرتنەوەی کە چ پشکێکەگرێ لە ئابووری ئێستا ئایا گەشتیاری سەرچاوەیەکی داهاتی جێگیر و هەمیشەیە؟ بێگومان بۆتە داهاتێکی جێگر و هەمیشەی ئەوە ڕوونە چکە تاکە سەرچاوی داهاتیشە بە ئەمە بینەرانی بەڕێز بزانن ئێمە داهاتی گەشتیاری ڕاستە خۆ دەچێتە جیفانی خەڵکی کوردستانەوە لە دوکاندارێک ئەو گەشتیارێکە هەر هاتە ناوەوەی کوردستان چێ لی سودمەندە خاوەن تەکسیەک دوکاندارێک مۆڵێک چێشتخانەیەک ئۆتێلێک ئەوەی لی سودمەندە لە هاتنی گەشتیار حکوومەت دواتر لە ڕێگای کۆمپانیەکان خشوێن گەشتیارەکە لەو باج و ڕسوماتی کە ساڵانە بڕێکی کەمە وەرەگرێ ئەوەی جێ دڵخۆشیە دەبێتە داهاتێکی جێگیر و سابت هاوکاری کەرتەکانی کە دەکات چکە ئەمە ناکرێت خۆ ئەمە لە حکوومەتی هەرێمی کوردستان پشت بە نەوت ببستین ڕۆژێک دێن نەوت و غاستاوە بێ بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بی لەو کردوێتەوە کشت و کاڵ و گەشتیاری بکاتە 2 سەرچاوی داهاتی جێگیر لە هەرێمی کوردستان ئەمەش بەڕوونی ئاشکرایە ئەمە لەسەری ساڵە شارەکانی هەولێر سلێمانی دوهۆک زاخۆ سۆران شوێن نەمابوو بۆ گەشتیاری عنی خەڵک ئەوەندە گەشتیاری هاتووە ئەم کورد وڵاتی ئێمە شوێن نەمابوو بۆ حانەوە ئەمە جێی دڵخۆشیەکەواتە بڵێ ئێستا داهاتی گەشتیاری بۆتە داهاتێکی جێگیری ئابووری بۆ هەرێمی کوردستان کە ئەمە جێی دڵخۆشیە بۆ هەمووان. باشە کاک سیروان ئەم پرسیارەش مەگەر زۆر بە کورتی وەڵام بنەوە لەبەرەوەی کە گەشتیاری نەک هەر ئەرکی لەسەر هاوڵاتیان زۆر نەکردووەکو داهاتێکی نانەوتی ئەبێ بە ڕەخساندنی هەلی کار و سەرچاوی داهاتی ینی سەرچاوی داهات بۆ چه هاوڵاتیان چه حکوومەت لەم پلانە درێژخایانە کە هەتانە تا 2030 چ پشکێک لە ئابووری هەرێمی کوردستان کەرتی گەشتیاری دابینی ئەکا زۆر بە کورتیە گەر وەڵامم بنەوە. خاتون لە ماوەی ڕابردوو 42 لە سەتی تەواوی پرۆژەکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بەرکەرتی گەشتیاری کەوت کەواتە کەرتی گەشتیاری ئێمە پێمان وایە زیاتر لە 50 لە سەتی داهاتی هەرێمی کوردستان لە ئایندا لە داهاتی ناناوتی جێگیرەکە دەبێتە هۆی داهاتێکی باش بۆ هەرێمی کوردستان و دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان و بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگەکانی ئێمە کامە دەبێت جێگەی مش دەخۆشە هەموو ئامانجی دەستەی گەشت و گوزار حکوومەت هەرێمی کوردستان کەرتی گەشتیاری بخەنە سەر نەخشەی گەشتیاری جیهانی بۆ ئەوی بتوانین زۆرترین گەشتیار و کۆمپانیا گەشتیاری بۆ هەرێمی کوردستان ڕابچێت. سیروان تۆفیق بەڕێوەبەری بە بازارکردن لە دەستەی گەشت و گوزار کە لە هەولێرەوە لەگەڵمان بوون.